یەکێکە لە ڕاهێنەرە گەنجەکانی شاری سلێمانی. سەرەڕای تەمەنێکی کەم بەڵام بۆتە ڕاهێنەرێکی دیار بە تایبەت لە یاری تۆپی پێ. سۆران سەلیم ئەو گەنجەی هەموو تەمەنی خۆی تەرخان کردووە بۆ پێگەیانی یاریزانانی تۆپی پێ بە شێوەیەکی ئەکادمی و لەسەر ئاسی تیپە ملیەکان و یانەش جێدەستی دیارە. دەستم کرد یاریکردن و بیدات لە کۆڵانەکانەوە دەستم پێ کرد دوایەوە خۆم کردە ناو نادیەکانی شاری سلەیمانی کانی وەرشی بەختیاری بوو. دوایەوە بۆ ساڵێک چوومانی وەرشی پێشمەگە بۆ تازە پێگەشتوانەکانیان لە ویایتر ئەژنۆم تووشی کاتلیج بوو بە بۆنەی ئەوەی کە ژیان ئەو ماوە زۆر قورس بوو. پاشەخشێم کرد لە یاریکردن کە وەکو دوو کۆتم لە یاریکردن خولیای ئەوم هەبوو کە توانای ئەوم هەیە وەکو سەرکردی وەکو قایدێک بتوانم مەجموعەیە گەنج و مەجموعەیەک لاو و شاری سلەیمانی کۆبکەمەوانێ بتوانم ئەو پلانی کە پێم ڕنانەی کە پێمە بیهێنم کە لەو کاتەش یعنی تدریبێکی وان نەبوو وەکو ئێستا تەتویرنەوە بە سپاس بەخوای کە ئیسا کە تەتویر هەیە و بەردەوام لە شەهادە و خولەکان بەشداریمان کردووە ئەقڵەتێکی باشمان کردووە کە بتوانین تدریب بکەین. دوای ئەوە پەیوەندیم کردیانی وەرشی پێشمەرگەوانەیە وا دەوری 12 ساڵی ڕێکە وەکو مساعی مدەڕیب لەگەڵ فڕقەکان بووم ناشین و شەباب و زایی دەنزڵ. دوایەوە خۆشبەختانە نادی متمانەی ئەویان پێکردم کە منیان کرد بە ڕاهێنەر پار ساڵ توانیمان لەسەر ئاسی کوردستان مەجموعەی یاریزانی باش 16 زان پێبگەێنم بۆ خەتی لاوان. یاریزانانیش متمانی تەواویان بە ڕاهێنەرەکەیان هەیە و زۆر دڵخۆشن بۆ مامەڵە دروستەی ئەو ڕاهێنەرە لەگەڵیان دەیکات و دەژڵێن لەژێر سەرپەرشتی سۆران توانیویانە ئاسیان بەرەو پێشەوە بەرن. مەلای کاک سۆران هەمان یەک دڵوێک دەستین هەمان ئاوکاری یەکترەکەین بۆ نازنای خولی کوردستان و دڵان خۆش کاک سۆران کە مدەڕیبمانە و بێجێ لە مدەڕیب ئەوکو برایەک تەحمل ناگەڵاگە. کاک سۆران بێجگە لە مدەڕیب لە دەرەوەی نادی وەکو هاوڕێمانە معناتی ژیانمان ئەزانێت و لە دەرەوەی نادی هاوکارمانە بێ. کاک سۆران هەر وەکو برایەک نەک لەوەی بڵێم دەڕیبمانە وەکو برایەک یارمەتیمانەیە تا هەوڵی یاوە لەگەڵمانە نەک لە نادی تەنان لە دەرەوە چەند جار نەسیحەت و چەند جار یارمەتی یاوین لە مادی بێ معنەوەی بێ هەردووکی یارمەتی یاین لەخوا بەزیا بێ هەمووشمان خۆشمانە لی ڕابێنین کە دەڕیبێکی چاک. سەرڕای وەستانی چالاکیەکان بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، بەڵام ئەم ڕاهێنەرە لە چالاکیە وەرزشەکانی نەوەستاوە و بە شێوەیەکی تەندروست مەشق بە یاریزانەکان دەدات و نایەوێت ئاستیان دابەزێت. ئامۆژگاریشان دەکات بەوەی خۆیان پارێزن و لەگەڵ ڕاهێنان گرنگی بە تەندروستیشان بدەن. بەردەوام کە کەرنتینە کراین ئێمە تەمرینم کردووە بە یاریزانەکان چەندین یاریزانی ئەستێری شاری سلەیمانی هەبووە یەکێکیان بەندەن هەڵۆ کە چەندین یاریزانی کە تەمرینیم پێکردن و هەر یاریزانەکانی خۆشمان بەردەوام هەم لە ماڵەوە هەم لە ساحە ڕێنمایی ماونەتێ و خۆپارێزیمان کردووە بە ڕێنمایی تەندروستی توانیمانە تەمینەکانمان بەباشی جێبەجێ بکەین لەبەرەوەی لە هەر کاتێکا گەر خولی کوردستان یا هەر خولێک دەست پێکرایەوە ئێمە نەشاتمانە بێ ڕاضە و تۆتۆپێن نابێت دانیشی لەبەری ڕۆژ بە ڕۆژ لە تەتویرایە هەر چەنە شت بزانێ باشترین بیت. ئێمە بەردەوام ئیشمان لەسەرەوە کردووە کە ڕۆژ بە ڕۆژ لە کاتی کەرنتینە و دوای کەرنتینە یاریزانەکانمان بە تەندروستی و بە ئاستێکی باش پێشکەشکەین تا بتوانن لە ساحەکانە ئادایەک و توانایشی خۆیان پێشکەشکەن. ئاواتی ئەم ڕاهێنەرە دانانی بناغێکی بتەوە بۆ یاریزانی تۆپی پێ و پێگەیانی بە شێوەیەکی دروست و پێشکەوتوو. بۆ ئەوەش پشتی بە زۆر سەرچاوی ڕاهێنان بەستووە کە زانیاریەکان و ئەو گۆڕانکاریانی لە زانستی تۆپی پێ ڕوودەدەن لە وڵاتە پێشکەوتوەکان لە ڕێی تەکنۆلۆجیاوە وەری دەگرێت و فێری یاریزانەکانی دەکات کە ئەمەش سوودێکی زۆری دەبێت بۆ پێگانی یاریزان بۆ داهاتوو. شوان ڕۆڤ گەلی کوردستان، سلێمانی.